من قاضی ستیونسم و ئەمەش جەنەبی بارنەباس. ویسمان چۆمان بە جەنەبی ئاڕیوس بکەوێ. بەڵێ فەرموون. دیتان ئەو منی نەناسی. وە دیارە ڕاستە. ئێوە لێ ڕاوەستن. بابە گەورە کاریان بە ئێوە هەیە. چ بووە ماری؟ بۆچی پەشۆکاوی؟ خدای گەورە زۆر سەیرە. کەسە لەگەڵ ئەوانە کە هەر وەکو ئەم تابلۆیە وایە. ئێرە وێران بووە. سەیرە. ئێرە بەم چەشنە نەبوو. لێرە باخچەیەک بوو. ئێرە زۆر گۆڕاوە. بەڵام زۆر کەس وەکو یەکن کچەکەم. خۆ ئەمە شتێکی سێر نییە. نا ئەمە تەنیا لە یەکچوون نییە. من ئەوم ناسی. ئەم پەیکەرە لێرە نەبوو. لێرە چ دەکات؟ خاوەن شکۆکان. ئەرێ درستە ئەو وەکو ئەو تابلۆیە خۆیەتی. نەموتەوەم دیوە؟ نەموت؟ زۆر باشە بابە فیلوس ئیزن بدەن. فەرموون ئاغایان تکا دەکەم. فەرموون تکا دەکەم. خاوەنی ماڵە کێیە؟ لە ئێوە تکا دەکەم جەنابی ئاریوس. هەر پرسیارێکیان کرد وەڵامی بدەوە. پاشان بۆ خۆم بۆتانیشی دەکەمەوە. منم فەرموون. چۆن بوونە خاوەنی ئەم ماڵە؟ لە بابمەوە بە میراس پێم گەیشتووە و ئەویش لە باب و باپیریەوە. ئەم تابلۆیەتان لەکوێوە هێناوە؟ دەبینن کە تابلۆی منە. تابلۆی ئێوە؟ بەڵێ. ناغا دروستە کە ئەو وەکو تۆیە.
بەڵام یەکێکە لە باپیرانی من بە ناوی ماکسیمیلیانوس و تا ئەو جێگە کە بیستومە لە سەردەمی هادریاندا شەهید بووە. لەکوێ شەهید بووە؟ ئەو یەکێ لە حەو شەهیدی ئەشکەوتی سامنایکی ئانجلۆسە. بەڵێ ماکسیمیلیان ڕاوێژکاری گەورەی دەرباری دیوکلتیانوس. ئێوە کێن؟ ئەمڕۆ دوو جاریوەم دیوە من. خۆشم نازانم. وتنی چ فایدەیەکی هەیە؟ چ کەسێ دەتوانێت بڕوا بکات؟ لە حاڵێکدا کە من خۆشم نازانم کە کێم و لەکوێم. من لە هەبوونی خۆشم دڵنیا نیم. خدایە تۆ لەگەڵ ئێمە چیت کردووە؟ ئایا ئێوە جەنابی ماکسیمیلیانوس نین؟ چی دەڵێن بابە فیلوس؟ من لە خەونا دیومە کە ئەوان زیندوو بوونێتەوە و بەرەو لای من هاتوو. بابا فیلوس، ئایا خەون دەتوانێت بێتە بناغی قەزاوەت و بڕیاردان؟ ئێمە واین بە دوای ئەوە کەم پیاوە بناسین. ئایا لە یەک چوونی تابلۆیەک و خەونی ئێوە وەڵام ئێمە دەداتەوە؟ وتانەوە هێلێن نین؟ نەخێر، من ماریم. ئەمانیش باپیری منن. ئەگەر تۆ هێلێن نیت، ئەی هێلێنی من لەکوێیە؟ هەلێن! هەلێن! ئێرکمیت! گالووس! ئێوە لەکوێن؟ یارمەتیم بدەن! لەم قەیرانە، لەم سەرسامی و سەرگەردانیە ڕزگارم بکەن! نازانم ئەو شتەی کە دەبینم ڕاستەیانە. بە من بڵێن چی هاتوۆتە سەر من و ئێوەدا؟ پێم بڵێن ئەو شتەی کە من دەبینم خەونێکی ئاڵۆزەیە، ڕاستەقینەیەکی شیرین. ئێرکمیت، گالووس، ئەی تەواوی خوداپەرستان کە منتان بەجێهێشتووە. ئێمە بۆ ڕزگاری ئێوە گیانی خۆمان فیدا کرد. ئەی بۆچی بەجێتان هێشتین؟ بڵێن کە ڕاست نییە، بڵێن کە هێشتا خەوتوم. ئەمانە دەڵێن ئێوەم چەند سەد ساڵ لەمە و بەر لەدەستداوە. ئەی بۆچی داخیەوە ئەوەندە جەرگ بڕ و گیان سووتێنە؟ تەنیا شەوێ بەجێم هێشتن بە من بڵێن یەک شەو چۆن 300 ساڵ درێژەی بووە. هێلێن، ئێرکمیت، گالووس، هەستن و مردنی خوداکان ببینن. خوداکان مردون و ئیمپراتوریش هەروە. هەستن و سەرکەوتنی خودای تاقانە بەسەر ئیمپراتور، و سەرکەوتنی چەوساوانی خوداپەرست بەسەر ئیمپراتورانی تەختنشین ببینن کە ئەمانە هەتا هەتایی نین و ئەوینی بە معبود هەتا هەتاییە. ببینن کە وادەی خوددا جێبەجێ بووە و بتپەرستی لە ناوچووە و تیشکی ئیمان هەموو جێگایەکی گرتووە. ئێستا بە من بڵێن لە دووری و نەمانی ئێوەدا شیوەن بکەم یا لە سەرکەوتن و بەختەوەری هاوایینەکانمدا خۆشی و شادمانی بکەم، ببینن چۆن داماوم. ئەوەی کە گەورەم مەسیحوتی جێبەجێ بووە. دەبیسن؟ ڕاستەقینەیە کە تەنانەت لە تاریکیدا لەوتنی دەترسان ڕۆژێ لە ڕووناکیدا دەبیسرێ
و ئیمانێکە لە گۆشەی ماڵەکاندا فێری بوون ڕۆژێ لە سەربانەکاندا هاواری دەکەم. ئەم ڕستە لە ئینجیلم کە خەتێ لە ژێریدا کێشراوە چەند جار خوێندووەتەوە، بەڵام تا ئێستا مانای ئەوەم بە دروستی نەزانیوە. منەو خەتەم کێشاوە، بەوا دەزانم من و یارەکانم زیندوو بووینەتەوە تا لە مانای ئەم ڕستەیە تێبگەین و دەسەڵاتی هەق بەسەر باتڵ ببینین. ئێوە لەکوێ ئینجیلی نێو ماڵی منتان دیوە؟ ئێوە کێن ئاغا؟ لەگەڵ من وەرن جەنابی ئاریوس. جاران بە جێگای ئەم دەرگایە دەرکێکی بەردی بوو. ڕاست دەڵێ؟ ئەرێ ئێوە چۆن دەزانن؟ چرا مەشخەڵێ ئێرە ڕێگایەکی نهێنییە. ماری چرا بێنە؟ هەر کارێک کە دەڵێ بیکە جەنابی ئاریوس. ئێوەش وەرن. جەنابی ئاریوس، ئێوە دەزانن کە لەم داڵان نەهێنیە ئێوەدا دیوێکی نادیاریشەیە؟ نەخێر. نازانن. هیچ کەس نازانێت جگە لە من و گالوس. ئێوە مەڕاگرن؟ کلیلی ئەم دەرگایە لە پشت ئەم بەردەیە. تکایە تاوێت تامەڵ بکەن. ئێستا دێمەوە.
بێگومانەوە نەتەندەزانی کام تابلۆی لێرەیە. ئەمە ڕسمی خێزانی من هێلێنە. هێلێن خێزانی ماکسیمیلیانوس. زۆر لە تۆ دەچێت کچەم، نا؟ ئەرێ هەروایە زۆر سەیرە. بەڕاستی ئێوە جەنابی ماکسیمیلیانن؟ یانێ دەبێ بڕۆ بکەم کە ئەولادی ئێوەم؟ هەرەو دەمەی کە لە خەو هەستام زانیم کە ڕووداوێکی ناهاسایی ڕوویداوە، بەڵام نەمدەزانی ئەو ڕووداوە ئەم هەمووە سەیر و سەمرەیە. من وا دەزانم کارەساتی عوزێری نەبی جارێکی دیکە دووپات بووەتەوە. پێغەمبەرێکە دەیویست بزانێ خۆدا چۆن مردووەکان زیندوو دەکاتەوە و خۆدا ئەوی بۆ 100 ساڵی مەسیحی مراند و پاشان زیندوو کردەوە تا چۆنیەتی زیندووکردنەوەی مردووەکان پیشان بدات. ئێوە 300 ساڵ لەو ئەسکەوتەدا نووسبوون و خۆتان نەتان دەزانی. جەنابی ماکسیمیلیانوس، وا دەزانن مەبەست لەم خەوە چی بووە؟ ئێمە هەموو کات لە خۆمان دەپرسی کە خوداوند مۆمنەکان چۆن بەسەر زوڵم و زۆر و بتپەرستیدا زاڵ دەکات و خوداکانی شێرک چۆن بەهێزی خۆی لەناو دەبات. و ئێستا دەبیستم کە دەڵێن ئاینی حەق خۆی تەنانەت لەسەر ئیمپراتوردا داسەپاندووە. ئایا ئەمە وەڵامی ئێمە نییە؟ ئایا تۆ باپیری گەورەی منی؟ ئایا تۆ پیرە پیاوی سەر و ڕیسپی کۆڕی منی؟ بە دوورستی نازانم چی ڕووی داوە، بەڵام دڵنیام کە ئێوە جەنابی ماکسیمیلیانن. من چەند جار ئێوەم لە خەوندا دیوە. سەیرە، هێلێنیش هەموو کات خەونی دەدی. ئێرکمیدی من بەستە زمان هێلێن بریا لێرە بواە و تابیر خەونەکانی دی باە. ئێرکمید نزیک بە 250 ساڵ لەمەبەر لە دنیا چوو و هێلن پاش 20 ساڵ لە نەماری ئێوە فەوتی کرد و ئێستا لە بناری کێوی ئەنجلسدا نێژراوە. لە بناری کێوی ئەنجلۆس قەبرێکە لە ژێرە و دارەدایە. ئەو دارە ماری بە یادی دایە گەورەی لە پای ئەو قەبرە دایناوە. سەیرە، کەوایە هەوڵجێگەیە کە من پاشەستاندی ومە قەبری هێلێن بووە.
بریا نەمان هێشت بە جەنابی ماکسیمیلیان بڕوات. من زۆر بۆ ئەوان نیگەرانم. نیگەران مەبە، هێشتا درەنگ نەبووە. ئەو وتیە گەر تا ڕۆژاوا بوون نەگەڕامەوەی دینایەمەوە. بەیانی چاوەڕێم بن. ئەگەر ئەویان گرتی بێت چی؟ ئەگەرە وا بێ هیچ کارێکمە لێ نایە. تەنیا خوددا دەبێ یارمەتی بدە. خەبەرێ نەبوو؟ نا دۆستان، پاشەوەی جەنابی ماکسیمیلیان گەڕایەوە دەبێ ئێرە چۆڵکەین. بێگومان دیوکلیتیانوس بە هەموو شوێنێ هەواڵی داوە کەوایە هیچ شوێنێک هێمن نییە. بەجێگای ئەم هەموو خیاڵاتە بڵێن بەم برسێتیە چ بکەین؟ تا گەڕانەوەی جەنابی ماکسیمیلیان چارەیەکمان جگە لە سەبرکردن نییە. وا دیارە دیوکلیتیانوس بەر لە خاتوێ لەن مردووە. چ ڕووداوگەلێکی سەیر لە ماوەی خەوێکدا دەکەوێ. جەنابی ماکسیمیلیان، لە سەردەمی هادریانەوە تاکو ئێستا زیاتر لە 40 ئیمپراتۆر لەسەر تەخت دانیشتون و پاشان ڕووخاون. نزیکەی 100 ساڵ لەمەوبەر ئیمپراتۆر کۆنستانتین هاتە سەر ئاینی مەسیح و پاشەوە میلادی مەسیح بوو بە سەرەتای مێژوو هەتاکو ئەمڕۆ. ئێستا بتپەرستی تیاچۆ و بتخانەکان سەر لەبەر ڕووخاون. ئیمپراتۆر گەلێ بەو گەورەیە چەندە ئاسان و چەندە کورت لە ماوەی خەوێکدا. پەروەردگار ئاواتە گەورەکانی بەندەکانی چەندە ئاسان دێنێتە دی. خداوەندە، ئەگەر سەبرمان نەماوە و لەسەر نەزانینەوە گازەندە و پرسیار دەکەین، ئێمە ببەخشە. دەبێ بگەڕمەوە بۆ ئەشکەوت. دۆستانی من برسیانە و چاوەڕوانی گەڕانەوەی منن. من دەبێ ئەم هەواڵە بەوانیش ڕابگەێنم. تاوێک ڕاوەستن جەنابی ماکسیمیلیان، بێڵن خاوەنشکۆ تێوەدۆزش ئاگدارکەین. تێودۆز؟ ئەرێ حاکمی فیلادلفیا، لەم شارەدا شتکە لە ڕووەداکەوا دەزانم پەیوەندی بە خەوەربوونەوەی ئێوەی هەیە. من زۆرم هەوڵدا کە قسەکانیان بڕوا پێ نەکەم، بەڵام نەمتوانی. ئەو بەڵگە و شایدی زۆری هەیە. من دڵنیام کە ئەو ڕاست دەکات. نیشانەی گەلێکە و پیشانیداین گومانیان تیادا ناکرێ. دیمەنی دروست هەر ئەوە بوو کە لە ماکسیمیلیان بەجەما بوو. ئەم قسانە چییە کە دەیکەن بارناباس؟ ئەگەر ئێوەم لە پێشدانە ناسیبە لە عەقلیەوەدا گومانم دەکرد. وەگەر منیش ئێوەم لە پێشدا نەناسی بە وەڵامێکی شیاوی خۆتانم دەدایەوە. ئەمە لە من بەدوورە کە لەم تەمەنەدا بمەوێ خۆم کەمە گاڵتە و گەپی گەورە و بچووک. من ئەوانەی کە دەیانڵێم لە هەموویان دڵنیام. هەرچەند بڕاپێکردنیان زۆر دژوارە. ئەمە ئاەتێکی ئاشکرایە لەلایەن خودداوە. ئەگەر ڕاستەقینە بێت، بێگومان ڕەحمەتێک لەلایەن ئەو کراوە تا ئێمە ئاگادار بکاتەوە. نازانم چی بەسەر عەقلی ئەمانە هاتووە. ئایا دڵەکانی نەخۆشی کەسانێکی وەکو هەراکلیۆس خەوەر دەبێتەوە؟ من کە بڕوا ناکەم. بێگومان ئەمە هەر ئەو موعجزەیە کە لە خوداوەند بۆ زیندووکردنەوەی مردووەکان داوامان دەکرد. نمونەیەک بۆ ژیانەوە و گەڕانەوەی ڕۆحەکان بۆ نێو جەستەکانیان. و بەم ڕووداوە زۆر گەورەیە
هەر چەشنە دردۆنگیەک سەبارەت بە ڕۆژی پەسڵان لە دڵی ڕاست بێژان و پاکڵاندا لا دەجێت. بە بێگومان خوداوەند بەم چەشنە مردووەکان زیندوو دەکاتەوە. هیوادارم بەو چەشنە بێت. ئیزن دەفەرمونون لەوحی شەهیدانی ئەشکەوت بێنمە خزمەتتان؟ زۆر سپاس دەکەم. من کە ناتوانم ئەمە ببینم. معلوم نییە ئەم قسە پوچانەکەی دوایی دێت. ئەم کابرایان لەکوێ دیتۆتەوە؟ نازانم. هەر سبەینەیە لەم خورافاتانە خوددا دروست دەکەن و تۆدۆز لە بەرامبەریاندا چۆک داددا و ئێمەش ناچار دەکەن ملکەسکەین بۆ لادەیەکان. ئەم ڕووداوەیە هەرگز نایەتە پێش. ئەسڵان چێ ئەزانێت کە بەسەر هاتی شەیدان یەشکە دروست بێت؟ ئەوانە هەمووی شێتن. بێدەنگ بوون جەنابی مەکسیمیلیان، شتێک بڵێن. شەرمەزاری زمانی بەستووە لەوەی کە ناتوانم شکرانە بژێری ئەم هەموو نعمەتەی خوددا بم زۆر شەرمەندە. کام نعمەت جەنابی مەکسیمیلیان؟ نعمەتی ڕزگار بوون لە بەندی زەمان. بۆ من کات و سات مردووە و ناتوانێت لە تێگەیشتنی بیر و باوەڕم بەرگری بکات. ئێستا من بە ئاسانی ڕاستەقینەکانی درێژەی مێژوو دەبینم، بەڵام تێگەیشتن ڕاستیەکان بۆ ئێوە زۆر دژوارە. ئەمانە چێن؟ نازانم. باشترە ئێمەش بڕۆین بۆ لایەن تا بزانین مەسەلە چییە. زۆر چاکە. بڕۆین. بڕۆین. خاوەنشکۆ ئاریۆس لەگەڵ هاوڕەکانی. خاوەنشکۆ فەرموو. 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 ئەم نیعمەتە خوددایە کە بە ئێمە دراوە ئێوەن ها؟ ئەوان تەنیا نین. 6 کەس لە یارانی هێشتا لە ئەشکەوتن. یانی دۆستانی ئێوە ئێستا خەوەرن؟ ئەوانی زیندوو بوونەتەوە؟ بەڵێ هەموویان خەبەر بوونەتەوە. بەڵام ئەمە ناممکنە. هیچ شتێک لە بەرامبەر هێزی خودداوە نەگونجاو نییە جەنابی هەرەکلیوس، مەگەر بۆ ئەوانەی ئینکار دەکەن. گۆڕانی دڵۆپی خوێن بە جەنابی هەرەکلیوس نەگونجاوترە یا خەوێکی دوور و درێژ
بڕواکردن بە کامیان دژوارترە. جنابی هێراکلیوس چ بۆ؟ ئەی بۆ بێدەنگی بۆ قسە ناکەی. درود بۆ خاوەنچکۆکان. جەنابی ماکسیمیلیان، دەکرێت جارێکی تر ناوی دۆستەکانتان بڵێنەوە؟ یێڤانیس، سۆدینانوس، دیناسیوس، تلمیخا، مارتینوس و ئەنتۆنیوسی شوە. بەڵێ بەڵێ. سەیری بکەن. لێرەدا نووسراوە نێوی دۆستەکانی جەنابی ماکسیمیلیانۆس. سەیرە، بەڵام ئەمە چۆن دەکرێت؟ چۆن ئەم هەموو ساڵە بەبێ خۆراک زیندوو ماون؟ چۆن لە ماوەیە و 300 ساڵەدا لەشی ئەوان لەسەر بەردەکان نەڕزاوە؟ من هەواڵێکم نییە. ئەو کەسەی کارەکان لە دەستیدایە باشتر دەزانێ. ڕەنگە ئەوان مردوو بێتن و خوددا تەرمەکانیانی پاراستووە و پاشان دووبارە وەکو ئۆزەیری نەبی ئەوانی زیندوو کردوتەوە. بە جێگەی ئەم چەشنە قسە و باسانە خەڵک ئاگادارکەن تا ئەم موعجزە ئاشکرایە ببینن. ئەوە موعجزەیەکە کە بە زۆرێک لە دردونگیەکان سەبارەت بە مەعاد کۆتایی دێنێ. ئەگەر بڕیار بووایە خەڵک لە بەرامبەر موعجزەکاندا سەریاندا بنواندبا، هیچ کەس دژی پێغەمبەران کافر نەدەبوو. قسەی ئێوە سەبارەت بە دوژمنان ڕاست و دروستە، بەڵام ڕاستیقی نەخوازانیش کەم نین. ئێوە خەبەرتان نییە کە منکرانی مەعاد چۆن بێشەرمی دەکەن وە چەندە بە بەڵگەکانی بێبناغا مؤمنینی خوددا پەرست دەخەنە تنگانە و مەترسێەوە. هەبوونی ئێوە زاری قسە پوچبێژان دەبەستێ. باشتر نییە دۆستەکانی ئێوەیش بێنە ناو شار تا تەواوی خەڵک بیبینن کە یارانی ئەشکەوت هەموو زیندوو بوونەتەوە؟ بۆچی ئەو پاکانە بێنە ئێرە؟ بێڵن خەڵک خۆیان بڕۆنە ئەشکەوت و بە ئاشکرای ببینن کە خوددا چۆن مردوەکانی زیندوو کردوێتەوە. بێڵن دوایی بەسەرهاتی ئەشکەوتی سامناک بە چاوی خۆیان ببینن. جارچیان بڵێن خەڵک ئاگادارکەن. ئێمە بەیانی دەچینە ئەشکەوت. باشتر نییە کە پێکێک ڕەوانێ ڕوون بکەین و پاپ لەم ڕووداوە ئاگادار بکەین؟ بۆچی نە؟ پێویستە. ئێوە دەبێ ئەم کارە جێبەجێ بکەن. بەسەرچاو. ئەگەر خاوەنشکۆ تێوە دۆزی زن بدەن، من دەبێ ئەم شەو بگەڕێمەوە بۆ ئەشکەوت. بۆچی؟ دۆستەکانم برسیانە و هەم نیگەرانی حاڵی منیشن. تازە ئەوان لەم شتانە کە هاتوۆتە پێش ئاگادار نین. و ئەگەر حەشیمەتی زۆری خەڵکی ئەم شارە ببینن ڕەنگە بترسن و هەڵێن. هەڵێن؟ بۆچی هەڵێن؟ مەگەر لە خەڵک دەترسن؟ وا دیارە لەبیرتان چووەتەوە ئێمە واین لە حاڵی هەڵاتندا. هەڵاتن لە دەستی سەربازانی هادریان و دیۆکلێتیانوس. ئەگەر پێویستە تا چەند سوار بخەینە تەکتان. سپاس دەکەین. من و ماریش لەگەڵ ئەوان دەچین. ئەم شۆ خەو لە چاوانی خەڵکی فیلادلفیا نامێنێ. ئێوە وەڕێکەون، ئێمەش سبحەینێ بەیانی زوو دەینە کێوی ئانجلۆس. خوداتان لەگەڵ. سپاست دەکەم خاوەنشکۆ. بڕۆین. ئەی خەڵکینە بزان و ئاگادار بن، شەهیدانی ئەشکەوتی ئانجلۆس زیندوو بوونەتەوە. شەهیدانی ئەشکەوتی ئانجلۆس زیندوو بوونەتەوە. شەهیدانی ئەشکەوتی ڕەقیم زیندوو بوونەتەوە. ئەی خەڵکینە ئاگادار بن، شەهیدان زیندوو بوونەتەوە. شەهیدانی ئەشکەوتی ئانجلۆس زیندوو بوونەتەوە. جەنابی تێۆدۆس بەیانی زوو دەچنە ئەشکەوت.
هەر کەسێ دەیەوێ لەگەڵیان بڕوات بەری بەیان ئامادەی ڕۆیشتن بێت شەهیدان زیندوو بوونەتەوە شەهیدانی ئەشکەوتی ڕەقیم زیندوو بوونەتەوە جەنابی تێۆدۆس بەیانی زوو دەچنە ئەشکەوت خدا بکات شتێکیان لێ نەقەوما بێ ئەگەر بیانگرن بێگومان بەردەبارانیان دەکەن ئەگەر لە خودداوەند بۆ ئەواندا خوازی خێر بکەین بە سەلامەت دەگەڕێنەوە من کە برسیەتیم لەبیر چووەوە بریا نەڕۆیشتبان نازانم ڕۆژی پێشووی چەند دەخەوتوین کە تەنانەت خەویشمان لێ ناکەوێت باسی ئەوم بۆ بکەن باسی دایکم هێلێن ئەو بەڕاستی نمونەی پاکی بوو ئەو کاتە لە قسەکانی تێنەدەگەیشتم بەڵام ئێستا تێدەگەم ئەو خەونی دەدی کە من زیندوو بوومەتەوە ئەو تۆشی لە خەونی دادی بوو لە چی بیر دەکەیتەوە بابە؟ لەمەکە بەڕاستی من کێم دروستە کە من نەمردووم بەڵام کەسانی سەردەمی من هەمویان مردوون من هاتوومەتە زەمانێک کە هی ئەوێ نیم کلێن خێزانی بە وەفا و بامەگەن مردووە کوڕی بچووکم ئێرکمیت 250 ساڵ لەمەوبەر مردووە تەواوی دۆستان و دوژمنانم مردوون ئەدریانوس دیۆکلێتیانوس جولیوس چەندە سادە و ڕەحەت چوون بە ئاسانی خەوێ سات و کات بە چه هێز و تواناییەکەوە چووەتە پێش و لە هەموو نیگەرانی و ناڕەحەتی ئەوینەکان و ڕقوخین دۆستیەکان و دوژمنیەکان ئەشکەنجەکان و بەندیخانەکان ئەو هەموو لەشکر و سپا و کۆشکەکان و ئەو هەموو خوداگەلی جۆر بە جۆر چەندە گاڵتەیە هەموو کۆڵیان داوە تەنیا شتێککە دەبینم لە ناو چوون و فەوتاو هەموو شتێک شکاوی یەک هێز و یەک کەسن هیچ کەس توانای نەیاری و خۆڕاگری نییە ئەگەرە تەواوی و کەسانە کە تەپڵی شەڕ لەگەڵ خوددایان لێدەدا وە خوتبەی خوددایان بنێوی خۆیان دەخوێندەوە لە درێژەی زەماندا سیرکەین چ گەوجگەلێکی نەفام و کەسانێکی بێچارە بوون کە بە تەواوی سەرهەڵدان و نەیاریکردنیان تەنیا بەهێزی خوددا لە ناو چوون بەڵام بۆ خۆشم نەمدەزانی بۆ ئەمانە شت گەلێ بوو کە ئێمە ئاواتی دیتنی ئەوانەمان نازانم ئێوە ئاواتی دیتنی چ شتێکتان هەبووە ئێمە لە خودای خۆمان داوامان کرد بوو کە تێشکانی هێزە پوچەڵەکان لە بەرامبەری هێزی بێزەواڵی خۆی نیشانمان بدات و چەندە جوان نیشاندا بە یەک خەو بەیانیە و ئێوە هێشتا تاوێن نانووسون من تازە لە خەو هەستاوم ڕۆڵە تازە هەستاوم
لە عیبەکانی تەمەنی درێژ ئەمە یەکە مرۆڤ شایەدی مردنی ئازیزانی خۆی دەبێ. لە پێشدا من خۆمم بۆ مەرگ ئامادە کرد بوو، بەڵام نەمدەزانی کە تۆ دەست دەخەیە بەر. دەزانم کە درەنگ هاتووم، بەڵام تاوانی من نەبووە. من بە فەرمانی ئەو کە خاوەنی هەموو شتێکە تەنیا شەوێ درەنگ هاتم. شەوەیە کە 300 ساڵی خایاند. ئەلبەت بۆ خوددا ڕۆژ و مانگ و ساڵ و 100 ساڵ و 1000 ساڵ تەوفیری نییە. 300 ساڵیش بۆ ئەو شەوێ بوو، هەروەکە بە ئیزنی ئەو بۆ منیش بوو بە شەوێک. شەوێکە دیواری زەمانی بۆ ئێوە تێکشکاند. لە خەو کە هەستام هەموو شتێک گۆڕرا بوو جگە لە ئەو. ماری بە تەواوی وەکو تۆیە. هەز بەوە دەکەم کە تۆش وەکو من تەمەنی درێژت پەیدا کردووە تا شایەدی ئەم هەموو ئاڵ و گۆڕیە بیت. لەبیرتە هێلێ سەردەمێ بردنی ناوی خودای تاقانە قەدەغە بوو، بەڵام ئێستا بردنی نێوی خوداکانی ڕوون قەدەغەیە. ئەو کات قەشەکانی ئێمە لە چ ڕەنج و دژواریەکدا دەژیان و ئەوانیش لە چه ئاسایش و خۆشیە. لە چاکەکانی تەمەنی درێژیش ئەمەیە کە ئێوە شایەتی سەرکەوتنی چاکەکان و شکانی خراپەکان بوون. ئێستا کە سەردەمێکی دوور و درێژترم دیوە، باشکرا دەبینم کە وادەکانی خودایی چۆن جێبەجێ دەبێ. جەنابێ ماکسیمیلیان، دۆستەکانتان نیگەرانی ئێوەن. دەزانم، بەڵام بەجێهێشتنی هێلێنیش زۆر دەژوارە. نازانم بەبێ ئەو ئێرکمیت چۆن درێژە بە ژیارم بدەم. بێگومان لوتفی خوددا دیسانیش بۆ ئێوە دەبێ. بڕین. چی بۆ کمیتری و سەربازەکان خاوەشکۆ سەربازەکان وەرن لەوێ. وشارن چێو گەمارۆ نەدراوە، بەختەوەرانە هەرە و چەند سەربازان دەتوانین لە ڕێگایەکی دیکە دەرباز بین. ئەی جەنابی ماکسیمیلیان لەکوێیە؟ لەوێیە خەریکە دێتە سەر. دێ بۆچیوانێ نەگرتووە. جەنابی ماکسیمیلیان، چی ڕووی داوە؟ ئێوە سەلامەتن؟ نیگەران مەبن، هیچ نەقەومەوە. سەربازەکان ئەو بەدواتانەوەن. لە خۆمانن، نیگەران مەبن،
دەی یەکێ لەوێ بێتە یارمەتیمان ئەمن دەڕۆم خاوەشکۆ یانی چی نەکا لە وەک داوێک کەڵکیان وەرگرت پێ ڕەنگە لە خۆمان بن چەندە نیگەرانیەوە بووم خاوەنشکۆ منیش نیگەرانیەوە بووم خاوەنشکۆ چی ڕوویدا بوو بۆچی درەنگت کرد شتی زۆر ڕووی داوە سەبرکەن تا بگەینێ دۆستەکانمان یارمەتی بدە هاتنە سەر بۆ جەنابی ئاریۆس دژوار ئای بەسەر چاو ڕێکەون تاوێ ڕاوەستن ڕاوەستن تاوێ ڕاوەستن با پشوی بدەم دەزانم پرسیاری زۆرتان هەیە و منیش وەڵامگەلی زۆر دوور و درێژم بۆەوە هەیە بەڵام و سەربازان لە بناری چێوە کە خەریکی چین چ دەکەن دۆستانی ئێمە بۆ دیتنی ئێمە هاتوون دۆستانی مە؟ بەڵێ دۆستانی ئێوە دۆستانی زۆرتان هەیە کە لەوان بێخەبەرن سەلام خاتو هێلێن ئێوە لێرە چ دەکەن؟ ئێوە ژاخرەکە هاتنە ڕێزی هەڵاتوان؟ خات و هێلێن چەندە جوان بوونەتەوە وا دیارە لە دوێنەوە بە جێگای خەم و خەفەت لەگەڵ خۆشی و شادی هاونشین بوو وەرم با بە گەورە ئەمە ئیدی هەنگاوی ئاخرە دەی دانیشە لەم تەمەنەدا سەرکەوتن لەم چێوە بەڕاستی ورە و هێزێکی زۆری دەبێ درود بۆ ئێوە ئازیزان درود بێ ئێوە پیاوانی خوددا درود بۆ ئێوە پیاوانی خوددا درودی خوددا لێوە بێت مەبەست لە پیاوانی خوددا ئێمەین بەڵێ ئێوان پیاوانی خوددا کە خۆشتان نازانن خاتو هێلێن چ دڵە جەنابی ماکسیمیلیان؟ ئەو چاک دەزانێت کە دەڵێ چی ئێوە لە خۆتان بێخەبەرن بۆچی بە ڕەمز و ئیشارە قسە دەکەن مەسەلە چییە؟ بڕۆینە ژوورێ تا بۆتانی بگەڕمەوە لە پێشدا دەبێت کەمی خۆراک بخۆین ئەنتۆنیۆس تۆ ژوەرە ژوورێ دەی ئێوە هەر لێرە دانیشن باشتر وایە کە ئێمە تاوێک تەنیا بین ماکسیمیلیان چۆن ئەم مەسەلە بە ئاگاداریەوان دەگەیەنێ؟ نازانم